بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان خۆشەویستان، ڕێزداران، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لە زنجیرەیەک بابەت سەبارەت بە تەفسیری جوزئی قەد سەمیع الله، سەبارەت بە تەفسیری جوزئی قەد سەمیع الله بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە. سوورەت ئەو بابەتادا ڕۆن دەکەینەوە، باسی ئاەتەکان و یەک بە یەک لە دوای یەک ئەو دەچینە خزمەت ئەو جوزئی قورئانی پیرۆز کە جوزئی پێش کۆتاییەکانی، یان جوزئی کۆتاییەکانە، سێ جوزە پێش کۆتاییە کە ئەو جوزئە بەڕاستی پڕیەتی لە حیکمەت، پڕیەتی لە دانایی، پڕیەتی لە دەرس و پند و وانەی، پڕ لە ئیمان، پڕ لە تام و چێش، پڕ لە سوود و قازانج لە بۆ دنیا و لە بۆ دوا ڕۆژمان. سەرەتا لەو وانەی ئەوڕۆ یەکەم وەکو دەست پێشخەریەک، وەکو پێشەچیەک لە بۆ چوونە ناو بابەتەکە تەنها باسی جوزئی قەد سەمیع الله دەکەی. تەفسیری جوزئی قەد سەمیع الله سەرەتا گەشتێکی خێرا بە ناو ئەو جوزئە، یعنی ئەو جوزئە بەگشتی چەند سوورەتی لە خۆگرتیە و چ بابەتێکی لە خۆگرتیە و چ جیاوازیەکی هەیە لەگەر جوزئەکانی تری قورئان. بۆیە بەڕێزان و خۆشەویستان، ئەگە سیر بکەین ئەو جوزئە تای هەندێک تایبەتمەندی خۆی هەیە. یەک لەو تایبەتمەندیانە جوزئی قەد سەمیع الله تیشک دەخاتە سەر لایەنگیری موسڵمان بۆ ئیسلام، واتە وەلای ئینسان، ئینتیمای ئینسان لە بۆ دینەکەی بە شێوازێک فەخری پێ بکە، بە شێوازێک زۆر سەربەرزانە فەخر و شانازی بکە بەو دین و ئاینەی بە پێغەمبەرەکەی، بەو قورئانەی کەوا شاخەڵاتی خوای گەورەیە لە بۆ بەندەکانی خۆی. ئەو جوزئە فێری بەڕاستی ئەو بابەتە زۆر تۆ دەکاتەوە، تیشکێکی زۆر ورد دەخاتە سەر بابەتی وەلا، واتە پشتیوانیکردن و دەربڕینی پشتیوانی ئینسانی ئیماندار لە بۆ ذاتی ئەڵڵاه، لە بۆ پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم و لە بۆ تێگەڕای ئیمانداران. هەروەکو ئەو سوورە ئەو جوزئە فێرمان دەکا بەوانەیەکی کردداری لە ژیاننامەی پێغەمبەران ئەدی بەڕا چۆن بیتن، چۆن ئینسان پشت بکە لە شەیطان و لە شەیطان سیفەتان و لە هەموو ئەوانەی کە خوای گەورە سوبحانه وتەعالا تەبەڕای لێ کردینە و خوای گەورە پشتی تێکردوون. کەواتە ئەو خاڵەی کە زۆر گرنگە، ئیمان بریتی نییە لەوەی تەنها بە کردار ئینسان چەند قسەیەک دەرببڕێ. ئیمان چەند توقوسێک نییە، چەند کردارێک نییە ئینسان ئەنجامی بدا. وەکو حەسەنی بەسری دەفەرمێ ليس الإيمان بالتمني ولا بالتحلي ولكن ما وقره في القلب وصدقه العمل. دەی فەرموو ئیمان بە ئاواتە خوازی نییە، بە قسەی زوبانان نییە، ولا بالتحلي بە خۆ دەرخستنیش نییە، بە جلو بەرگ و بە شێوازێک ئینسان خۆی دەربخە پێی وابی زۆر ئیماندارە، بە مەندیلەکی، بە کەسکەشی پشتی، بە یعنی بە نەوعەک لە نەوعەکە خۆ دەربخە کەسێکی زۆر بەدینە، نا، بەڵکو دەفەرمێ ئیمان ما وقره في القلب، ئەو شتەی ئەو بابەتە دامەزراوانەیە کە لە ناو دڵی ئینسان نابی ئینسان دوو دڵی لێ هەبیتن لە ئەرکانەکانی ئیمان، لەو شتانی کە خوای گەورە داوای لێ کردینە. وصدقه العمل، و بە کردار ئینسان دەبێ ئەو قسەی کە دەیکا، ئەو ئیمانی ناو دڵیتی پشت ڕاست بکاتەوە و هەروەها بە کردار ئەنجامی دا و جێبەجێ بکات. کەواتە لێ ئەوەی کە گرنگە لە بۆ ئینسان، ئایا ئەو ئینسانە لایەنگیری چێیە؟ ئایا بەو شتانە ڕازیە کە خوای گەورە سوبحانه وتەعالا پێی ڕازیە؟ چێی خۆش دەوێت؟ و هەروەها خۆشەویستی ڕاستەقینە و ڕەهای لە بۆ چێیە؟ پانتایی دڵی خۆی خۆشەویستی چێی تێدا کۆکردتەوە؟ لۆیە بەڕاستی ئەو بابەتە زۆر گرنگە. لۆیە ئەوەی کە زۆر گرنگە ئینسان شانازی بکە بە موسڵمانیەتی خۆی و هەروەها یعنی شانازی بکە بەو شارستانیەتی کەوا ئیسلام بنیاتینە، لە برایەتی،
لە دروستکردنی حەزارەت و پێشکەوتنێک چی یەکەم جار دڵ و دەرونی ئینسانی گەشت کردەوە، گەشەی پێکردو و هەروە دڵ و دەرونی ئینسانی ژیاندەوە، ئینجا خاک و نیشتیمان و زەوی ژیاندەوە. بەو شێوێ بەڕاستی ئەو جوزئە تەئکید لە بابەتی وەلا و بەڕا ئیمانی ڕاستەقینە دەکاتەوە لە بۆ ئینسانی ئیماندار. خاڵیشتر لەو جوزە ئەوەیە ئەو جوزئە هاوسەنجی دروست دەکا لە نێوان لایەنگیری و دوژمنایەتیەکی ڕوون و ڕاشکاوانە. یعنی ئینسانی ئیماندار خوای گەورە سوبحانەه وتەعالا کەسێکی خۆش ناوێ کە دوو ڕوە، نەخێر، بەڵکو خوای گەورە ئەو کەسەی دەوێ ئیماندارێکی ڕاست و دروستە، یعنی کەسێکە هیچ شتێک لە دڵی خۆی ناشارێتەوە، خۆشەویستی خۆی دەردەبڕێ لە بۆ ئەو شتانی کە خوای گەورە سوبحانەه وتەعالا داوای لێ کردووە کە خۆشیانی بوێ و بەڕوون و ڕاشکاوانە ئێعلان دەکا و ڕای دەگەینێ ئەمن دوژمنی ڕاستەقینەی من شەیتانە، خوای گەورە بە شەیتانی داناوە، بە دوژمنی داناوە و هەموو ئەو کەسانی شوێن کەوتێ شەیتانن دەبی ئینسان بە دوژمنی خۆی دابنێ لە کافران، لە مشریکان، لە بێدینان، لەو کەسانی کەوا دژی خوا و پێغەمبەرن صلی الله عليه وسلم. خاڵیشتر ئەو جوزئە بەسەرهاتی ئافرەتێک دەست پێ دەکا، ئافرەتێکی سەحابیە خەولەی کچی ثعلەبە. ئەو ئافرەتە لۆ خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەوەندە گرنگی بە ئافرەت دەدا. تەوان سەرەتای ئەو جوزئە یەکەم سوڕەتی ئەو جوزئە بریتێ لە سوڕەتی مجادلە یان سوڕەتی مجادیلە، کەواتە لێرەدا ئەوەی کە لۆمان بە دەردەکەوی ئافرەت بەڕاستی بناغەی کۆمەڵگەی موسڵمانە، ئافرەت بەڕاستی دامەزرێنەری خێزانە، بۆیە خوای گەورە سوبحانەه وتەعالا زۆر بە گرنگی باسی ئافرەت دەکە، بە تایبەت ئەو ئافرەتە بە چ شێوازێک خوای گەورە لە 7 تەبەقەی ئاسمان جێبیستی بوو، جێی لێ ڕاگرت، وەڵامی داوە و هات بە هەنایەوە. ئەوە گەورەی مرۆڤە بەگشتی و بە تایبەت چین و توێژی ئافرەت. هەروەک ئەو جوزئە سەرەتاکەی بە بەسەرهاتی گوتمان ئافرەتێک دەست پێ دەکات کەوا ئەو ئافرەتە لەو کاتەیدا لێی قەوماوە، ئەو ئافرەتەدا بۆ سکاڵە هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام ئەو ئافرەتە ئیمانێکی لە ناو دڵە چۆن شاخ کەوا ڕەجی داکوتاوە بە ناخی زەویدا، ئیمانەکەی ئاوا لە ناو دڵی ئەو ئافرەتە ئیمان ڕەجی داکوتاوە. بۆیە کاتێک دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سکاڵایەک دەکا، پێغەمبەری خوا دەفەرمێ وەڵڵاهی ئەوەی من بزانم هیچ زانیاریەکم نییە پێت بڵێم، ئەو ئافرەتە تووڕە نابی برێ ئەو چ دینەکە کەوا چارەسەری منی پێ نەبیتن، نا زۆر خۆڕاگرانە، گفتوگۆ دەکا، پێداگری دەکا لەگەڵ پێغەمبەری خوا هەتا خوای گەورە لەسەری دێتە جواب. ئەوە ما پێ نیشان دەدا وەلا، ئینتیما، عەقیدە، ئیمان، پشتیوانی و پشتگیری کردنی دین خوای گەورە چەند ئینسانی گەورە دەکا، چەند بەرزی دەکاتەوە، ئەگەر ئافرەتێک بی، ئەگەر منداڵێک بی، ئەگەر هەر کەسێک بیتن. لۆیە تەمەشا دەکەین ئەو ئافرەتە ناوی تۆمار کرا لە قورئانی پیرۆز 1400 ساڵە خوای گەورە لە قورئان ناوی هێنا و ئێمەش باسی دەکەین و بە مەدح و سەنا و فەخر و شانازیەک خەڵک باسی ئەو ئافرەتە دەکا کە خات و خەولەی کچی ثعلەبە بوو. لۆیە لە کۆتایی ئەو سوڕەتەش خوای گەورە باسی 4 ئافرەت دەکاتن. تەمەشا بکە لەو 4 ئافرەتە دوانیان ئیماندارن بەڵام پیاوەکانیان کافرن. ژنی فیرعەون کە خوای گەورە باسی دەکاتن لەگەڵ کە باسی 4 ئافرەت دەکە خوای گەورە سوبحانەه وتەعالا، یەکێکیان خاتو مەریەمە دایکی عیسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، و هەروەها لەگەڵ خاتو مەریەم لەگەڵ ژنەکەی فیرعەون. ئەو دوو ئافرەتە ئیماندار بوون، پشتیوانیان لە بۆ دینی خوا هەبوو. لە بەرامبەر وانەش خوای گەورە باسی دوو ئافرەت دەکا کە دوو ئافرەتی بێباوەڕن بەڵام پیاوەکانیان پیاوی زۆر گەورەنا. یەکێکیان ژنەکەی نوح پێغەمبەر عەلەیهی السەلام لەگەر لوط. خوای گەورە کە باس دەکا باسی ئەو دوو ئافرەتەش دەکا کە ئەوانە بەڕاستی پیاوەکانیان گەورەی هەموو سەردەمی خۆیان بوون،
بەڵام خێزانەکانیان بێ باوەڕ بوون. ئەوەی کە لەومان بە دەردەکەوی پێگەی ئافرەت لە ئیسلامدا بەگشتی نەکەتەنها لە دینی ئیسلام، حتا لە دینەکانی تر لە هەموو سەردەمێک، لە هەموو وەختێک، لە هەموو کاتێک ئافرەت پێگەی تایبەتی خۆی هەبووە. لێ ئەگە سەیر بکەین بە وردی تەمەشا بکەین، حتا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی بەقەرە پانتاییەکی زۆری ئەو سوورەتە باسی حکمەکانی تایبەت بە ئافرەتە، داکۆچیکردن و پشتیوانیکردنە لە ئافرەت، باسی مارەی ئافرەت، باسی خوازبێنیکردنی ئافرەت، باسی گواستنەوەی ئافرەت، باسی مافی ئافرەت، باسی شیردانی ئافرەت لە بۆ منداڵەکەی لەو کاتێک کێشە دەکەوتە نێوان ژن و پیاو، کو عەدالەتێک بژیرێتە بەر زوڵم لەو ئافرەتە دەکرێتن. هەن تەمەشا بکە خوای گەورە بەو شێوەیە باز دەکە، حتا خوای گەورە کە باز دەکە الرجال قوامون على النساء، واتە پیاوەکان هەر سوڕێنەری کاروباری ئافرەتەکانیانن. ئافرەت پیاوەکان دەبی لە خزمەت خێزانەکانیان بن، دەبی لە خزمەت داچی بی، دەبی لە خزمەت خوشی بی، دەبی لە خزمەت کچەکەی بی. ئەوە ڕێز و پلەی ئافرەتە لە ئیسلامدا. سێم سوورەتی قورئان بە ناوی بنەماڵەی ئافرەتێکە خاتو مەریەم، سوورەتی ئالی عیمران، کە خوای گەورە لەو سوورەتەدا باسی دوو ئافرەتی زۆر گرنگ دەکا. ئەویش ژنەکەی ئالی عیمران، ژنەکەی عیمران لەگە خاتو مەریەم، یعنی ئەو سوورەتە پانتاییەکەی زۆربەی زۆری ئاەتەکان باسی ئەو خانەوادەیە دەکا و ڕۆڵی ئەو دوو ئافرەتە چ ڕۆڵەکیان جێڕا، چ ئینتیما و وەلاءەتیان هەبوو لە بۆ دینی خوا، بە هیچ شێوەیەک بە قەدای یەک چاوتروکان پشتیان لە خوا نەکرد. خوای گەورەش ئەوانی جێڕا بە گەورەی هەموو ئافرەتان. بەڵێ هەروەها خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی دواتر سوورەتی نیساء، یەک سوورەتی ناوناوە بە سوورەتی نیساء، و هەروەها خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی نەمل باسی ئافرەتێک دەکا کە ئەو ئافرەتە مەلیکەیە، شاژنە، بەلقیسا. خوای گەورە لە قورئان کە لە سەردەمی سولەیمان پێغەمبەر بوو عەلەیهی السەلام، خوای گەورە بە مەدح و سەنایەکی زۆر گەورە باسی ئەو ئافرەتە دەکە کە مەلیکەی سەبە بووە، ڕۆڵی لە ئینقازکردنی خوڵاتەکەی لە قەیرانێک کە قەیرانی سیاسیە، کە قەیرانی جەنگە، کە قەیرانێکە. ئەو ئافرەتە زۆر حەکیمانە، زۆر زانایانە پرس و ڕاوێژ دەکا، ئەو خەڵکەی و خاکەکەس ڕزگار دەکا لەوەی کەوا تووشی شەڕ و نەهامەتی و ناخۆشی نەبن. و ئەسلەمەت لە کۆتاییدا وأسلمت مع سليمان لله رب العالمين. أو أفتى تسليم دبي لبوجين أمر فرمان سليمان پیغمبر عليه السلام براستي أوج رولشي زوزور جرنجا. هروها لو صورة دا بابتي يشتل لو صورة دا كهيا أويش أويا لسر آسي تاكا كاس تون إن خواي جورا باسي ولا دكا أجر كسي وكو تاكا كسيك خواي جورا خلقان دكاتن بدوتي تينيك شوين كوتواني شيطانا. خواي يقول لك باز دكا كذا فرمي استحوذ عليهم الشيطان فأنساهم ذكر الله. أو أنا الشيطان دست يعني بسدا ظالب بسريان دا بويا ذكري خواي يقول لي عند بيركت بزانا. فخواي يقول أولئك حزب الشيطان، هركسك ببيت بشتواني شيطان، هركسك بشبك لديني خوا أو دبت كومالي شيطان. لبرامبر وانا خواي يقول باسي كومال خلقان يقدكا أو كسان خويا لو خواي يقلاك التوا كأوانا خواي يقول سبحانه وتعالى بكومالي حزب الله ناو دبا. خواي يقول دفرمي أولئك حزب الله، أوانا كومالي خواي يقولن، أوانا كسانك خويا لبو خواي يقول يقلا كردي توا. هروك لو صورة دا برونو راشكاوانا خواي يقول سبحانه وتعالى كاتك كإنسان هم با زبان هم با ناو دڵی و هەروەها بە کرداریش دەبی خۆی یەکلا بکاتەوە کەوا لایەنگیری خوای گەورەیە. ئەو لایەنگیریە، ئەو ئینتیمایە، ئەو ناسینی خوای گەورەیە بەو شێوازە، ئەو ئیمانی ناو دڵ وا دەکە ئینسان هەمیشە و بەردەوام هەست بە ڕەقابەی خوای گەورە بکە، هەست بە چاودێری خوای گەورە بکە. لۆیە خوای گەورە ئاگدارمان دەکاتەوە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدم لغد. أو إنسان لدنيا يقدجي بلام هميشة دلي ربطة
بە ڕۆژی دوایی هەمیشە هەست بە چاودێری قیامەت دەکات هەمیشە دەزانی ئەو دوا ڕۆژەی لە بۆی دەچی زۆر لە بۆ نێزیکە کە خوای گەورە بەغەد ناوی دەبا ئەوە تایبەت بە سوورەتی مجادلە کە سوورەتی یەکەمە خوای گەورە لەو سوورەتەدا باسی لایەنگیری تاچی کردیە کە ئەو ئافرەتە ڕۆڵی لە لایەنگیری و پشتیوانیکردنی دینی خوای گەورە سوورەتی دووەم لە سوورەتەکانی ئەو جوزئە سوورەتی حەشرە لەو سوورەتەشدا خوای گەورە باسی کۆمەڵگەی موسڵمان دەکات چۆن دەبی کۆمەڵگەی موسڵمان یەکلا بکرێتەوە ڕیزەکانی ڕێک بخرێ نابی هیچ ناڕوونیەک هەبیتن لە لایەنگیری لە بۆ غەیری دژمنانی خوا لە بۆ شەیطان لە بۆ جگە لە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا لۆیە لەو سوورەتەشدا خوای گەورە نمونەی لایەنگیریەکی ڕاستەقینە دەکات لە بۆ خوا و پێغەمبەر و ئیمانداران ئەوە لە چێن دەربە دەردەکەوی کۆچەرەکان و ئەنساریەکان ئەو کۆچەریانەی کەوا کۆچیان کرد وازیان لە هەموو شتێکینا لە پێناوی خوا شار و خاک و نیشتیمان و ماڵ و سەروەت و سامان و بازرگانی و هەموو شتێکی خۆیان بەجێ هێشتە پێناوی خوا ڕۆیشتن لە بۆ شاری مەدینە و خوای گەورە لەو سوورەتەدا باسی ڕۆڵی پشتیوانان دەکا ئەنساریەکان ئەوان چ ڕۆڵێکیان دیت بەرامبەر بەو ئیماندارانە یعنی ماریان ناهاتە پێش چاو هەموو شتێکیان کردە قوربانی دینی خوای گەورە لە بەدەستی پێغەمبەری خوایان دانا صلى الله عليه وسلم سێم سوورەتی جزئی قەد سەمیع الله بریتە لە سوورەتی ممتەحەنە لەو سوورەتەشدا خوای گەورە ممتەحەنە واتە تاقی کراوەکان ئەوانەی تاقی خوای گەورە کە داوا دەکە لە پێغەمبەر تاقییان بکاتەوە بۆی بزاندرێ لایەنگیریان لایەنگیری ڕاستەقینەیان لە بۆ خوای گەورەیە یان لە بۆ غەیری خوای گەورەیە بۆیە وە دەبێ بسڵمێندرێ ئەوانە ئەگە دەڵێن ئێمە لایەنگیری دینی خوای لایەنگیری خوای گەورەی لایەنگیری پێغەمبەر و قورئانین دەبی بەکردار جێبەجێ بکەن لۆیە خوای گەورە وعد و بەڵێ پێغەمبەری خوا کەوا بەیعەتیدا بەیعەتی وەگرت لە موسڵمانەکان بە تایبەت لە ئافرەتەکان لەسەر تەن بنەمایەک کەوا یەک لەو بنەمانە وەلا یەسرقنە ولا يزنين ولا يعصينك في معروف دەبی بەکردار ئەتو پشتیوانی دینی خوای گەورە بکەیت سوورەتی دواتر کە دەکات سوورەتی چوارەم سوورەتی سەفە سوورەتی سەف ئەویش باسی بابەتێکمان لۆ دەکات بە هەمان شێوە کاتێکەوە لایەنگیری ئینسانی ئیماندار لە کاتی قوربانی خۆ بەختکردن و قوربانیدان لە پێناوی خوا لە ڕیزەکانی شەڕ چۆن ئینسان خۆی یەک نابکاتەوە لە خوای گەورە کە ئەو سوورەتە ناوی سوورەتی سەفە ڕیزی ئیماندار بە تایبەت لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نەیاران و دوژمنانانی دین سوورەتی پێنجەم سوورەتی ئەلجوموعەیە لەو سوورەتەدا خوای گەورە هۆکاری بەتینکردنی ئەو لایەنگیریە لە بۆ موسڵمان بە چه شێوازێک دەبیتن یەک لە شێوازەکان ئەو گوڕوتین و نوێکردنە و ئەبدێت بوونەوەی ئینسانی ئیماندارە لە ڕۆژانی جومعە هەموو جومعەیەک وەکو جەژنێک وایە ئیمانداران حەز بە پشوەک دەکەن ئیسراعەت دەکەن ئینجا دەستنە مزگەوت عەهد و بەڵێن نوێ دەکەنەوە لەگە خوا گوێ ڕادەگرن لە وەعد و ئامۆژگاری ئەوە نوێ بوونەوەیەکە لە بۆ لایەنگیری ئینسانی ئیماندار لە بۆ دینی خوای گەورە سوورەتی دواتر سوورەتی ئەلمونافقونە سوورەتی هەشتەم سوورەتی ئەلمونافقون ئاگادارکردنەوەی موسڵمانە لەوەی کەوا زۆر وشیار بێ لە هەموو جۆرە دووڕوویەک بە تایبەت ئەو دووڕووی عەقیدەیە دووڕووی لە بیر و باوەڕدا لە ناخی شتێک بی لە زمانی شتێک بی خوا پەنامەمدا وەکو ئەو دووڕوو دەغەڵانەی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژێ بکە لە مزگەوت بی بەڵام ئەلمانیەتی پێ باشتر بی لە دینی ئیسلام ئەوە گەورەترین نیفاقە والله خوای گەورە هەل ناخەڵەتی ئاگادار بە خوای گەورە دینەچی دەوێ کەوا دڵت و زوبانت و کردارت یەک بیتن سوورەتەکانی دواتر سوورەتی ئەتەغابن سوورەتی ئەتەلاق سوورەتی ئەتەحریم ئەو سێ سوورەتە دەکا سوورەتی نۆیەم و دەیەم و یازدەهەم ئامۆژگاریکردنە بەڕێخستی ناوماڵی موسڵمان یعنی ئینسانی ئیماندار لە ناوماڵ هەن لەو کاتە لە سوورەتی تەغابن خوای گەورە باز دەکا ئینسان چۆن خێزان پێک بینی
چۆن ئاگاداری ماڵ و منداڵی بی لە سوورەتی تەلاق چۆن ئینسان ئاگادار بی حتا ئەو کاتی درزێک دەکەوتە ناو ماڵی مسلمان وشیار بی نەگاتە ئەو کاتێکەوە لێک جیابوونەوە دروست بی ئەگەر گەیشتە ئەو حالەتەش زوڵم و غەدر نەکرێ شریعەتی ئیسلام حاکم بی بە جێرەی شەرعی خوا حکمەکان بابەتەکان یەکلایی بکرێتەوە هەروەها سوورەتی تەحریم کە سوورەتی کۆتاییە خوای گەورە نمونەکمان لۆ دەینتەوە لەو ناو ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو ماڵی پێغەمبەر کاتێک گرفت دروست بوو کێشە دروست بوو کە پێغەمبەری خوا لە خێزاکانی تۆڕە بوو خوای گەورە ئەو نمونەمان لۆ دەخاتە بەردەست چۆن ئێمە ناو ماڵەکانی خۆمان ڕێک بخەین پێغەمبەری خوا بکەینە قودوە و پێشەنگ و چاوساغی خۆمان لە کۆتایی ئەو سوورەتەش خوای گەورە نمونە بە 4 ئافرەت دەینتەوە 2 ئافرەتی ساڵیحەی ئیماندار ژنی فیرعەون کە کەسێکی زۆر ئافرەتێکی ئیمانداری خواناز بوو بەڵام پیاوەکەی گەورەترین سەرسەختی فیرعەونی زمانی خۆی بووە و هەروە 2 ئافرەتی بێباوەڕ کە دەکا ژنی نوح و ژنەکەی لوط کە خوای گەورە نمونە بەو 2 کەسە دەینتەوە کە ئەوانە کەسانی زۆر خراپ بوونە تایبەتمەندیەکانی جوزئی قەد سەمیع الله ئەو سوورەتە ئەو جوزئە 9 سوورەتی لەخۆ گرتووە بابەتەکانی ئەو جوزە بەگشتی باسکردنی هەندێک بابەتی بیر و باوەڕە بە تایبەت بابەتی وەلا و بەڕا دۆستایەتی و دوژمنایەتی وەکو باسمان کرد و بە گەورەدانان و شکۆمەندی خوای گەورە تەعظیمی خوای گەورە و هەروەها خوای گەورە لەو سوورەتەدا باسی ئەسما و صیفاتی خۆی دەکا و هەروەها خوای گەورە لەو سوورەتەدا لەو جوزئەدا باسی منافقەکان دەکا و هەروەها لەو سوورەتەدا خوای گەورە باسی شەیطان و کاریگەری شەیطان لەسەر مرۆڤ هەڵخەڵەتاندنی شەیطان و فری خواردنی مرۆڤ بەهۆی ئەو شەیطانەوە باز دەکا ئینجا خوای گەورە باسی مردن و ڕۆژی دوایی باز دەکاتن بە خێرایی لەو سوورەتەدا خوای گەورە باسی شوێن کەوتنی پێغەمبەری خوا و جێڕایەلیکردنی پێغەمبەری خوا چ سوود و قازان دەچێت لەو سوورەتەدا لۆمان بە دەردەخا خاڵیشتر تاوانکاری درۆ بە دەمی خوای گەورە خوای گەورە لەو سوورەتەدا باز دەکە ئەو کەسانی ئیفتیرا دەکەن بە دەمی خوای گەورەوە قسە هەڵدەبەستن خوای گەورە زۆر بە گەورە بە تاوانێکی گەورە هەژمار دەکا هەروەها خوای گەورە تاوانکاری ئەوی کار بە زانستەکەی ناکە عیلمی پێیە بەڵام عیلمەکەی دەشارتەوە دەزانی دینی خوا حەقە وەکو جوولەکەکان بەڵام شاردیانەوە نمونەیان وەکو خوای گەورە دەشوبهێنی بەوکو گوێ درێژ حاشاچی ئێوەی بەڕێز و هەموو مسلمانێک و هەروەها خوای گەورە جیاکاری لە نێوان بڕوادار و بێبڕوا دەکا و هەروەها لەو سوورەتەدا خوای گەورە باسی هەندێ لە بنچینەی باوەڕ دەکا وەکو باوەڕبوون بە پێغەمبەر بە قورئان بابەتی حەلال و حەرام و هەروەها بابەتی تەلاق و ئەو بابەتانە خاڵیشتر لەو سوورەتەدا ڕوونکردنەوەی چەندین بابەتی فقهی تێدا باسکراوە یەک لەوانە باسی حکمی ظیهار باسی حکمی جەنگ و جیهاد و غەزاکردن لە پێناوی خوای گەورە سوبحانەه و تەعالا و باسی دەستکەوتی جەنگ لەو سوورەتەدا باسی بابەتێکی فقهی هەڵسوکەوتی مسلمانان لەگەڵ خاوەن کتێبەکان لە خواردنیان لە معاملە و هەڵسوکەوتکردن لەگەڵیان و هەروەها لەو سوورەتەدا باسی حرامکردنی ئافرەتانی مسلمان بۆ پیاوانی بێباوەڕ یعنی ئەگەر ئافرەتێک پیاوەکەی کافر بی یان پیاوێک خێزانەکەی کافر بی دروست نییە ئەوانە لەگەڵ یەکتر بژین و هەروەها لەو سوورەتەدا باسی مارەیی ئافرەت سەپاندنی نوێژی هەینی و حکمەکەی و هەروە باسی حکمی لێکترازان و تەلاق چاوەڕوانی عیدەی ئافرەتی تەلاق دراو لەو سوورەتەدا لەو جوزئەدا هەموو ئەو بابەتە فقیانە ڕوونکرایتەوە ڕاستکردنەوەی یەکێشتر لەو بابەتانی لەو جوزئەدا باسکرایە ڕاستکردنەوەی چەند ئاکار و ڕەوشتێک وەکو ئاکار و ڕەوشتی کۆڕ و دانیشتن یەک لەوانە قسەکردن بەنهێنی و چرپەچرپکردن برایەتی ڕاستەقینە پێشقستی کەسانی تر لەسەر خود یعنی ئیثار کەوە صفەتێکی ئیماندارە پێچاوانە نەبوونی کردار لەگەڵ گفتار کەوە بەڕاستی خاڵێکی پێویستە ئینسانی ئیماندار خۆی پێبڕازێنەوە سنووردانان بۆ گوێڕایەلیکردنی منداڵ و خێزان و هەروەها یەکێشتر لەو ئادابە لەو سوورەتەدا باسکرا چروکی نەکردن و ماڵبەخشیدا خاڵیشتر لەو جوزئەدا ڕوونکردنەوەی چەند لایەنێک لە ژیان نامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیدابوونی دووڕوەکان و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا لەگەڵیان یەکێشتر لەو خاڵانە بە دەرنانی جوولەکەکانی بەنی نەظیر
خاڵیشتر لەو سوورەتە وەکو سیڕەی پێغەمبەر کە ڕوون کرایتەوە ڕوبەڕووبوونەوەی بێباوەڕان و بەکارهێنانی هونەری جەنگ یەکێشتر لەو خاڵانە کە لە ژیان پەیوەندی بە ژیان نامەی پێغەمبەرەوە هەیە صلی الله وسلم باسی چەند لایەنێکی کۆچ و ڕۆڵی کۆچەران و پشتیوانان پەیمان وەرگرتن لە ئافرەتان ئاماژەکردن بە سەردەمی نەفامی پێشهاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەروەها کار و پیشەی پێغەمبەری خودا ئەرچی پێغەمبەری خۆ بەرامبەر بە ئومەتەکەی لەو سوورەتەدا لەو جوزئەدا ڕوون کرایتەوە. لەو جوزئەدا سەرگۆزەشتەی بەسەرهاتی پێشوو چەندین باسبار یەک لەوانە پشتیوانی موسا پێغەمبەر و عیسا پێغەمبەر بۆ پێغەمبەری کۆتا محەممەد صلی الله عليه وسلم. باسی دوو نمونە لە نمونەی ئافرەتی بڕوادار و نمونەی ئافرەتی بێباوەڕ کە خاتو مەریەمەی دایکی عیسا پێغەمبەر بووە عليه السلام لەگەر خێزانی فیرعون کە بە ناوی ئاسیە کچی مزاحیم خوای گەورە باسی کردووە. یەکێشتر لەو خاڵنا باسی ئافرەت لەو جوزئەدا باسی ژنی لۆت و نوح کراوە لەگەر ئاسیایی ژنی فیرعون و خاتو مەریەمە. هەموو سوورەتەکانی ئەو جوزئە لە شاری بەدینەی پیرۆز دابەزیون ئەوە یەکێشترە لە تایبەتمەندیەکانی ئەو جوزئە. خاڵیشتر پەیوەندی جوزئی تەبارەک بە جوزئی قەد سەمیع الله و بە جوزئی پاشی خۆی کە دەکا جوزئی عەممە. لە سوورەتی پێش لە جوزئی پێشوو باسی خوای گەورە لە برین سوورەتی پێشی قەد سەمیع الله ئەو جوزئە خوای گەورە باسی سوورەتی حەدید بوو. سوورەتی حەدید واتە توندی ئاسن و زەبر و زەنگ کە هۆکارێکە ئاسن لە بۆ ئاوەدانکردنەوە و شارستانیەت هۆکارێکە لە بۆ جەنگ و جیاد و زاڵبوونی مسلمان مرۆڤ بەسەر خەڵکانی تر بۆیە لەگەڵ دڵنەرمی و خۆگلایکردنەوە بۆ خوای گەورە باسی هاوسەنجی لە نێوان خوداپەرستی و دینداری و کارگوزاری و کاروباری دنیا بەیەکەوە لەو سوورەتەیدا باسی کردووە. هەروەک باسی هاوسەنجی لە نێوان دروستکراوەکانی خوای گەورە دەکات لە سوورەتی حەدیددا. بەڵام لە جوزئی قەد سەمیع الله خوای گەورە باسی بە چەند بابەتێکی جیاجیا دەکات لە بابەتەکانی بیر و باوەڕ و فقهی و چەندین ئاکار و ڕەوشتی مسلمان باز دەکات کە پێویستە ئینسان کاتێک کە عەقیدەکەی دامەزراو بوو زاڵ بوو ئەیندە شەریعەتی ئیسلام جێبەجێ بکە ئەیندە کەسێکی خاوەنی خوڕەوشتی جوان و ئاکاری ڕێک و باش بی. بەڵام ئەوە هەروەها لە سوورەتی لە جوزئی تەبارەک خوای گەورە باسی بانگەوازی شێوازی بانگەوازی پێغەمبەرانمان لۆ بازەکە حتا کۆتایی دێ بە پێغەمبەری خاتەم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. لە جوزئی عەممە خوای گەورە باسی پەیام و بەرنامەی کۆتایی کە ئیسلامە چۆن ئینسان بتانیتن هەرس و کەوت بکە بۆی کەوا بە پەیامی خوای گەورە خۆی ڕزگار بکە لە هەموو ناخۆشیەکانی دوا ڕۆژ. بۆیە جوزئی عەممە باسی عاقیبەت و دوا ڕۆژی مرۆڤەکان دەکات. ئیمانداران کەسە چاکەکان بەرەو بەهەشت و سەرفرازی و بردنەوەیەکێتە هەتایی بێباوەڕان دۆڕان و شەرمەزاری و واروها سەرشۆڕیەکی هەتایی و بێکۆتایی. ومێدەوارین خوای گەورە تاعەت و عیبادەتەکانمان قبول بکە. خوای گەورە سوبحانەه وتەعالە بە خزمەتکاری ئەو قورئانەمان هەژمار بکە. ومێدەوارین خوای گەورە لەو کەسانەمان بجێڕی کە پشتیوانی ڕاستەقینەی دینی خوای گەورە بین و واروها کەسانێک بین خوای گەورە لێمان ڕازی بی. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.